کاگەی وسڵاوە لێ بێ بەخێر بێتەوە خۆکو دوو بە سێری سیوەیل چییە مەسەلە؟ بەڕاستی بۆ چوونی من ئەوها باشترە بە بەرهەم بە چالاکی دەربکەوی زۆر کوردانە دەرەکەویت لەسەر قەزەی کوردی زۆر پێ و داگرتووەتەوەی موزیشی کوردی خەڵک بناسی بە دنیا بناسی چیەمە؟ بێگومان بە شانازیەوە من بە ئەرکی خۆم ێزانم و چەند ساڵێک لە مەوبەر بڕیارمدا حتاوەکو پێم بکرێت چ لە ئاهەنگ چ لە کۆنسرت چ لە شەوە ئاهەنگەکان لە دەرەوە لە ناوەی کوردستان بەس بەجلی کوردی بەشدار بم چونکە جلوبەرگی کوردی زمانی کوردی میوزیکی کوردی هۆکارێکن بۆمانەوەی نەتەوەکەمان بە زیندوی لە هونەرمەندانەوە دەست پێ نەکەین دیارە خەڵکەکەش فەرامۆشێک ئەولایەنە بۆیە پێویستە شانازی بە کوردبوونی خۆمان بکەین بە بەردەوامی. دێستا سەرقاڵێکی چ پرۆژەیەکە بەدەستێ ئەم جارە بۆ چی هاتوویتەوە؟ ئەم جارە یەک کۆنسێرت هەبوو لە شاری هەولێر بەشدار بووم تایبەت بۆ ئەو کۆنسێرتە هاتمەوە. سەفەرێم جارم چەند ڕۆژێکە لە شاری سلەیمانیش لە یانی کۆمەڵایەتی ئەم شەو لە باخچەکە کەشێکی پڕ لە میوزیک و گۆرانی سازەکەین بۆ هونەردۆستان کەس و کار هاوڕێیانوە ئەو کەسانی حەز بە دەنگمانەکەن سوپاسی یانی کۆمەڵایەتی و بەرپرسیاریان بەڕاستی زۆر هەمویان جاری پێشوهێندە ڕێزیان لێگرتم بەبێ دوودڵی هاتمەوە دیسان سوپاسیانەکەم. سەردانیم جارم تایبەت بوو بۆ کۆنسێرتی کە لە شاری هەولێر بانگەشت کرابوو بەڕاستی بەر لەوەی بێمەوە وەکو پێشتری لەگەڵ جەنابەت باسم کرد ئەم ماوەی پرۆژەکانم هەمووی تایبەتن بە لۆبیکردن بۆ میوزیک و کەلتوری کوردی لە دەرەوەی کوردستان لە بەرشەلۆنە لە یۆنان لە زۆر شوێندەر ئەکەویت بەجلی کوردی بە دەنگێکی کوردیەوە چی پێڵم کۆمنتی ئەو گەلانە چین لەسەر بابەتەکانە؟ بێگومان من 3-6 لە شاری بەرشەلۆنە بووم لەگەڵ گروپێکی فلامینکۆی ئێجگار بەناوبانگ کە لە سەرتاسەری جیهان کۆنسێر سازەکەن کە منیان پێشکەش کرد لەسەر شانۆ بەرلەوەی بچمە سەر ستەیج ناوی منیان گوت کەوتیان لە کوردستانەوە هاتووە و چاپڵەیەکی گەرم یعنی گوێگر و هونەردۆستێکی هێندە بە پەرۆش هەر دەدوت دەمناسن چەندین ساڵە ئەمەن دەڕێزیان لێگرتووم کە ناوی کوردستانیان هێنا کە جلوبەرگەکانیان بینی کە چوومە سەر ستەیج دەدوت چەندین ساڵە من سترانبێژێکی ناسراوی ئیسپانیام ئەوها پێشوازیم لێکرا و خەونی منە بە جلوبەرگی کوردیەوە بتوانم میوزیک و کەلتوری گەلەکەم بناسێنم. گۆرانی بێژی دوو سەردەمی جیلی ئاڵتمونی نەوەتەکان و ئێستاشە لە ناو ساحەکەی خۆیەشێکی لە پاڵەوانەکان چۆن توانیت جێی خۆ بکەیتەوە چونکە هەندێک لە هونەرمەندەکان هەیە لە سەردەمێکە سەردەمی زێڕین یانە بەڵام لە ئێستاە بەرەو بکانەوەڕۆن چۆن توانیتە مەڕابگری؟ دەگەڕێتەوە بۆ ئاستی یەکەم باگراوندی ڕۆشنبیری هونەرمەندەکە یەک دوو خەمخۆری و ڕازگۆیی ئەو هونەرمەندە بەرامبەر بە ناساندنی کەلتور بەرامبەر بە میوزیک و پیرۆزی هونەر لە لای هونەرمەندە جگە لە هەمەش بڵین خەونی منداڵێکی 10 ساڵان ئەهێنمەدی کە من تەمەنم 10 ساڵان بوو دەمویست ببم بە ستران بێش ببم بە گۆرانی بێش ببم بە هونەرمەند ببم بە ساز ژەن ئێستا کە ڕۆژ بە ڕۆژ من خۆم ماندووەکەم دوای خەونی ئەو منداڵە کەوتم بەڕاستی هەر شتێکیش بە دڵێکی سپی کاری بۆ بکەی بە نیەتێکی باش لەو باوەڕام جەنەرەیشن بە جەنەرەیشن پەیامەکەت تی ئەپەڕێ و سنوورەکانە بەزێنێت لە ئێستادا دەمەوێت ئەم ساڵانەی تەمەنم کەماون زیاتر لۆکەڵی کار نەکەم ئینتەرناشناڵ لە فەستیڤالەکان لە کۆنسێرتەکان مەبەستی منیش لێرایەک شتە ئەویش بردننی میوزیکی کوردی بۆ کۆنسێرت هۆڵە جیهانیەکان بۆ ئۆدێنسێک کە کورد نەبن مەسەلەن دەچیتە وێبسایتی کۆنسێرتۆڵێکی جیهانی لە لەندەن پۆستەرەکان هەمووی دێن پێ دەڵێ ئەم شەو فلامینکۆیە سبەی شەو میوزیکی مەکسیکیە جازە مەسەلەن مۆسیقای یۆنانیە مەسەلەن کلاسیک پێم خۆشە میوزیکی کوردیش ببێت بە ئۆپشنێک بە هەڵبژاردەیەک بۆ گوێگری بێگانە نەک تەنها بۆ کورد ئەوە خەونی منە بۆیە لە ئێستاە خۆبەخشانە بەو پەڕی دڵسۆزیەوە لەگەڵ گروپەکان وەکو میوان بەشدارە بم لەسەر ئەرکی خۆم و کە پرۆژەیەک سەرکەوتووە بێت بۆ من هەموو شتێکە بەڕاستی